بەیاننامەی هاوبەشی ڕێکخراوە قوتابی و خوێندکاریەکان سەبارەت بە کێشەی بەشە ناوخۆیەکانی زانکۆ و پەیمانگاکانی کوردستان بۆ وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی، بۆ لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان، بۆ سەرۆکایەتی زانکۆ و پەیمانگاکانی کوردستان، بۆ لایەنە پەیوەندیدارەکان. بەڕێزان، لای هەمووان ئاشکرایە لە ئێستادا پرۆسەی خوێندن لە ناوەندەکانی خوێندندا کراوەتە چ قەیران و سەرجەم کارکتەرە سەرەکیەکانی نێو پرۆسەی خوێندن کە قوتابیان و مامۆستایان و ناوەندەکانی خوێندنن لەو پەڕی گوزەرانی خراپن. بۆیە قوتابیان کە پێویستە زیندووترین جیلی کۆمەڵگەن لە ئێستادا پشتیوانی و هاوکاریان بکرێ و لە پێناو بنیادنانی نەوەیەکی بەتوانا و ئامادەسازە بۆ ئایندەی گەلەکەمان هاوکاری بکرێن. ئێمە وەکو فیدراسیۆنی ڕێکخراوی و قوتابی و خوێندکارەکان وەکو بەشێک لە ڕێکخراوە زیندوەکانی نێوکایی خوێندن بە پێویستمان زانی چەند داواکاریەک ئاڕاستەی لایەنە پەیوەندیدارەکان بکەین. هەرچی زووە حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەنددارەکان هەنگاو بنێن بۆ چارەسەرکردنی گرفتی قوتابیان و کردنەوەی بەشە ناوخۆیەکان بە ڕێکارە تەندروستیەکان. خاڵی دووهەم پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی هەماهەنگ بن بۆ پێدانی دەرماڵەی شایستە بە قوتابیان. خاڵی سێم، ئێمە سەرجەم ڕێکخراوەکان داواکارین کە ئەو قوتابی خوێندکارانەی کە تا ئێستا لە پرۆسەی زانکۆلایندا ناویان نەگەڕاوەتەوە و فۆرمی سکاڵایان بۆ کاران نەبووە کە زیاد لە 500 قوتابین بە زووترین کات لە بەشی دڵخوازی خۆیان ناویان بێتەوە. ئەو ڕێکخراوانەی کە پاڵپشتی ئەم سێداواکاریەکەین ڕێکخراوی قوتابیانی کوردستان، یەکێتی گشتی قوتابیان، ڕێکخراوی پەیوەندی ئیسلامی و خوێندکارانی لاوانی کوردستان، ئۆفیسی گەنجان و خوێندکارانی نەوەی نوێ، ڕێکخراوی گەشەپێدانی قوتابیانی کوردستان 18/11/2020 هەولێری پایتەخت. ئامادە نەبوونی یەکێتی قوتابیانی کوردستان و کۆمەڵی خوێندکاران بە حەقەت بانگێشتی ئەوان و سەرجەم ڕێکخراوەکانی تریش کراون. کۆمەڵی خوێندکاران بەڵێن بوو بێن، بەڵام نازانین بە حەقەت هێشتا ئامادە نەبوونەکەیان نازانین. یەکێتی قوتابیانی کوردستانش بە بیانووی کارە نەبوونی فیدراسیۆن ئامادەی ئەم دانیشتنە نەبوون.